بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت و بە پرسیاری میوانەکان بەردەوامی لەگەڵتانە فەرموو. بەڵێ چیا محەممەد دەرچووی کۆلێژی کشت و کاڵی لە ڕاستیان پرسیارێکم بۆ حکوومەتێک کە لە هیچ شوێنێک ئامادەی نیە تەنها لە بەرنامەکانە بە غیابێن پرسیاری لێکم هەلی کار لە کشت و کاڵ و پیشەسازیدایە بۆچی گرنگی بە کشت و کاڵ نادرێ ئەگەر ناتوانن پیشەسازی گرنگی پێ بدەن چونکە ئەو ئەرزە کشت و کاڵی لە هەرێمی کوردستان هەیە دەتەواوی دنیای نییە لە هەرکوێ ڕۆی دەشتێکی کشت و کاڵی لەبەردەستایە کە بە ئاسانترین شێوە ئەتوانێت برێوی پێ بدرێ هەلی کار بۆ خەڵکانی تریش دابینەکە. خاڵی دووەمیشم ئەوەیە کە بۆ وەزیری کۆمەڵایەتی بڵێن بەڕاستی کاروباری کۆمەڵایەتی ئەفۆ لە ڕاستیان نەسیجی کۆمەڵایەتی تێک چووە بەڵگە چی بۆم قسەیە بە تەواوی نیوە تەمەنێک بە دوای خوێندنەوەین نیوە تەمەنێک بە دوای خوێندنەوەین دیگە لە خوێندن میهنەیەک کە نازانین لە بوارەکانیکەیە کاتێک کە تەخەڕوجەکەی هیچ مەجالێکی کارکردنی بۆ نییە لە هیچ بوارێکە هیچی لەبەردەستانیە. پرسیارێکشم بۆ جوانخان لە ڕاستیاڵێ بە پێی سیستەما من یەکێکم لە یەکەمەکان یەکەمی لە دایکامەکەی کۆلێژەکەم بۆچی فرسەتی دامەزراندنی بۆ فرسەتی خوێندنم نەبێ ئەبێ ساڵی خزمەتمە بێ دواتر بخوێنم کە من نەتوانم ئەم خزمەتە بکەم بۆ فرسەتی ئەوم نادرێتێ بڕۆم بخوێنم من ئامادەم لە بوارەکەی خۆما بخوێنم هەتا شادەی بەرسر بەدەستبێنم هەتا خزمەتی زیاتر بکەم. سپاس بۆ تۆش. دوایەوە کێ قساکە فەرموو. ئاسۆ عەلی خوێنکاری ڕاگەاندن من تەبەن پرسیارێکم بۆ حکومەت بوو بەڵام بەداخەوە کە حکومەت لێرە ئامادە نەبوو غیابە و قسەکانی ئامادە ئەو میوانە بەڕێزانش کە بڵێن تەبەن زۆربەی قسەکانی لەگە قسەکانی ئێمە یەکە بۆیە من یەک پرسیارەکەم بۆ عەزیمەخان هەیە پرسیارەکەشەوەی ئایا تا ئێستا بیر نەکرەوەتەوە لەوەی کە ڕاگەیاندن کە تەبەن ڕاگەاندن زانکۆ و پەیمانگای هەیە ئایا بیر لەوە نەکراوەتەوە ڕاگەاندن ببێ بە مەنهەج و لە مەکتەب وەکو مێژوو جوگرافی بخوێندرێ بۆ حکومەی کە ساڵانە تەخەڕوجێکی زۆری هەیە ڕاگەاندن تەبەن حکومیشمان نییە تەنها ئەوە نەبێ مەحموود عوسمان کە لە بەرنامەیە کە باسی ئەوەی کەروتی یەکێک لەوانەی کە مەحروم و بێبەش سوزانم زۆر بێبەشە ئەوەش ئەوەیە ڕاگەاندنە بۆ حکومەی کە ئێمە یەکینێکمانەوە زەمت یەک ئیزاعەیەشی حکومیمانەیەش نەورۆزە نەوری بریتێ لە 4-5 کەس ناکرێتەوە نێم کە باسی و ئامارەشی وتی ئیزاعەکەی ماوە ئەوە تەلەڤیزۆنەکەی هیچ ئیزاعەکەی ماوە جا ئەوەی تەبەن باسەوەی کەکەوتی 150 تەلەبەت دەرچووە لە کۆلێژ و پەیمانگا کە 4 تەلەبیان وەرگرتووتی بڕابکەوتی وەکو پاڕانەوە ئێمە پاڕاوینێتەوە لە کەوەریان بگرنتانە ئێمە کاکە نامانەوێ بەڵام من ئەوەی دوم کە بۆ حکومەتە زۆر گرنگە ئەوش بەسەرچاو ئەوەی دوم بۆ حکومەت زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە تەبەن سەردەمی سەدام حوسێن هەبوو کە کوردی ئەنفال کرد ئەویش بە حکمەوەی کە ئێمە نەتەوەیەکی جیاواز بووین ئەو عەرەب بوو ئێمە کورد بووین بەڵام خۆ حکومەت ئێوە کوردن خۆ ئێوە عەرەب نین بۆ هەموو ساڵی خوێنکاران ئەنفالەکەن بۆ حکومەی کە دەبینی تەخەڕوجێکی زۆری زانکۆ و پەیمانگاکان و دەرسووی تواز لەوەش بێنە کە بڵێن تەخەڕوجی زانکۆ پەیمانگا قەیناکە تا ڕادەیە بڵێن تۆزێ دڵیان بەدنیا خۆشە بەڵام ئەی خوڕ بەسەر ئەوانەی کە 6یان تەواو کردو و معدەلیان 55 زۆر دوایە و تا کورتتر بێ باشترە چونکە بۆی تەوەری تر بخەینە ڕوو جەزا عەبدولقادر دەچووی زانکۆ وڵا من دیارە هیچ کەسێک حکومەت لێنێدا پرسیاری ئاسەکەین دیسات لە شێوەیە ڕوونکردنەوە بەڵێ من یەک ڕەخنەم لەم سیستەمە هەیە یعنی کە لە سەقەتەکانی سیستەمەوەی بەپێی ڕێژەی دانیشتوان دیاریەکە لە قەزای کەکو دەربەنیخانە پێویستی زۆرە بەڵام ڕێژەکە کەمە بۆ دامەزران بەڵام لەگەڵەوە لە سلێمانیە زیاد لە پێویستی خۆی دامەزراوە ئێستا 16 مامۆسایهێناوە لە سلێمانی دامەزراون نردێتی بۆ دەربەنیخان لەگەڵەوە سەرجەمە و بەش و پسپۆرانە لە ناو دەرچوانی زانکۆ پەیمانگانی دانەمەزراوی دەربەنیخانە هەیە واتە گەر زیاتر ڕوونی بکەیتەوە خۆیان دانیشتوی شاری سلێمانین و لە شاری سلێمانی دامەزراون دواتر نێدراون لە دەربەندیخان داوام بکەن گەر جوانەخانیش وەڵامی ئەومان باتەوە دواتر زۆر سوپاس یەک ینی هەر لەو سیستەمانی تۆ سێرگەی حساب بۆ ڕێژی دانیشتوانیان ئەوە کرێ بەڵام لە شارێکی وەکو هەولێریان سلێمانیا دەرفەتی کار زۆرە بەڵامە لە قەزای وەکو دەربەنیخانە کە هیچ هەلێکی کار نیە هیچ کەری تایبەت زۆر لاوازە پیشەسازی کوشتکاڵیانی هەمووەمانە ینی دەرچوویەوانە یانی چی بکەن زۆر سپاس زۆر سپاس دوایە و فرمو بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وصحبه ومن والاه
من سەرەتا وەکو هاوڕێیانم یەکدەنگم لەگەڵ وەکو ڕەخنەیەک ئاراستەی حکوومەت و نەبوونی بەرپرسێک بۆ وەڵامدانەوەی ڕەخنە و پێشنیارەکانمان وەکو پرسیارێک ئاراستەی جوانخانەکەم وەک لە قسەکانی بەڕێزە دەرکەوت تا حەدێک بەرگریکردن لە ئەم سیستەمە تازەیە هەست پێەکرێ. ئەم سیستەمە تازەیە وەک لە من شێوەیەک لە شێوەکان بە ناحەقی نەک بە شێوەیەک هەر بە ناحەقی ئەزانم ناشمەوێ ڕۆشنایی بخەمە سەر هۆکارەکانی لەبەرچی لەبەرەوەی هۆکارەکانی وەک لە قسەکانی مامۆسانجەتە هەر سەرەکیترین سێ هۆکاری پێشهاتی ئەم قەیرانانەی هەرێمی کوردستان ڕوونی کردەوە و دەرکەوت هۆکارەکان چین لە کاتێکە پرسیارەکەم ئەوەیە ئاخۆ ئەم سیستەمە تازەیە تا چەند حەق ئەیە بە دەرچووەکانی تر بە گشتی کۆلێژ و پەیمانگاکان لە کوردستانە لە کاتێکە ئەم هەموو قەیرانە پێش هاتووە هۆکارەکانیشی ڕوونکرایەوە ئەم هەموو قەیرانە پێش هاتووە لە دەرەوەی ئەم سیستەمە کۆمەڵێکن بە سەبەبی ئەم هۆکارانە حیزبی و خزمایەتی و هەر هۆکارێکی تریش بێ بەش کراون بە دامەزراندن ساڵانێکە دەرچووە و تا ئێستا دانەمەزراوە ئەم سیستەمە تا حەدی خیانەت لە ئەوانەکە لەبەرەوەی زیاتر لەوەی لە پێشا دوور کەوتبوونەوە دوورتریان نەخاتەوە لە دامەزراندن ئەگەر تا چەند لە پرسیارەکەم زیاتر لەوەیە تا چەند لە بازنەی حەقایە بەڵێ هیوادارم وەڵامت باتەوە سوپاس دوایە و فەرموو وڵای سەرچین ساڵا خوێن کاری ڕاگەاندن وڵی هەمووی ئەو گەندەڵیانەی کە ئەو بەڕێزانە باسییان کرد پێم وایە هەمووی بۆ نەبوونی لێپرسینەوە ئەگەڕێتەوە بە تایبەتی لەلایەن پەرلەمانەوە پەرلەمان وەکو دەستگایەکی لێپرسینەوە هەتاکو ئێستا نازانم چیەکە هیچ لێپرسینەوە لەگەڵ ئەو گەندەڵیان ناکە کە حکوومەت ئەیکا بە تایبەتی ئەو سەرپێچانەی کە بەرامبەر بڕیارەکانی پەرلەمانێکە بۆ نمونە جێبەجێنەکردنی ئەو یاسای ئەنجومەنی ڕاژە پرسیارێکم لە ئەو پرسیار بۆ عەزیمەخانە ئایا چیتان کردووە بۆ نایکەن بۆ لێپرسینەوە لە حکوومەت ناکەن بەرامبەری ئەو سەرپێچانەی نەک گەندەڵیەکە بەڵکو و سەرپێچی بەرامبەر ئەو بڕیارە یاسایانە دەکاکە حکوومەت پەرلەمان دەری دەکات. سپاس ئەخیر کەس پێم وابێ و خانمەیە بەڵێ مایکی لایە فەرموو. سەرتا سوپاس ڕێناس عالی دەرچووی ئامادەی وەڵام من پرسیارەکەم لێرە ئەمان دیارە هەمویان دەرچووی زانکۆ پەیمانگان بەڵام من پرسیارەکەی من لێرە بۆ عەزیمەخانە لە بەروی ئەندامی لیژنەی پەروەردەیە لە پەرلەمانی کوردستان نازانم ئێوە تا ئێستا چیتان کردووە بۆ دەرچوانەی کە لە ئامادەی پیشەکان دەرەچن پێما بێوان دامەزراندن ئەگەر بیانگرێتەوە ئەبێ ئێمە بۆ خۆمان دانیشین سەیریەوانکەین لەبەرەوە من ئەبزانم 5 ساڵە تاوام کردووە تا ئێستاش دانیشتوم چی بەشێکت تاوا کارەبام تاوا کردو ئامادەی پیشەی دەربەنی خان ئەگەر دامن دانامەزرێن ئامادەی پیشەکان پێم وا بێدا بخرێن باشترە 5 ساڵە من تاوام کردو تا ئێستاش دامەزران تیانانیە پرسیارەکەی منەوەیە تا ئێستا پەرلەمان شتێکی کردووە بۆوانە لەگەڵەوەی ئێمە بۆمان نییە بشخوێنین ئەبێ ڕێژەی معدلت لە 70 زیاتر بێ و ساتوانی بچیتە جامعە و مەحەد ئەوشتا مەحەدی شەدگرێتەوە گینا جامعە نادگرێتەوە ئێمە وش بێ بەش کراوین لەبەرەوەی بە دەرەجەکە دەوەندە بێ زۆر سپاس بۆ تۆش تاوە کەس پرسیاری نەماوە زۆر باش لە کێوە دەست پێ بکەم لە جوانەخانەوە دەست پێ بکەم باشە زۆر باش بەڵێ ئێستا بەس ئەو پرسیارانەی ئاراستەتان کراوە وەڵامی ئەدەنەوە پاشان ئالان چەند دەقەمان ڕۆشتووە لەم بەشە ینی 15 دەقەم ماوە 16 دقە 16 دقیقەمان ماوە وەڵامی پرسیارەکان بینەوە ئەگەر کە خۆزگە کاتیش بمایەتەوە چەند شتێکەیە بۆەوەی باسی بکەین بەڵێ ئێرە بەڵێ بینەرانی عزیز ئێستاش وەڵام بۆ ئەو پرسیارانە وەردەگرینەوە سەرەتاش دەچینە لای جوانەخان فەرموو جوانەخان ئەو پرسیارانەی کە ئاراستت کراوە پرسیاری کاکە ئاکۆوە ئەگەر غەڵەتم نەکرد بێ جەناب کاکۆ ژمارە دەرچوان هەر شوێنە و ژمارەی دەرچوانی مختلفە لە بینی یەکتریە جیاوازی هەیە شوێنێ زیاترە شوێنێ کەمترە شوێنێ مام ناوەندە بەس تا ئێستا ئێمە هیچ ئامارێکمان لەبەر دەستانیە ئاماری ژماری دەرچوون یان ژمارەی ئەو
خوێندکارانە کە دەرچوون لە زانکۆ بەتەواتی منطقەکان. ئێمە بەڕێوەبەرایەتیەکمان هەیە سەر بە وەزارەتی پلاندانانە بەڕێوەبەرایەتی ئامار. بەڵێ ئەم بەڕێوەبەرایەتیە ئیشی چییە؟ هیچ ئامارێکی کردو؟ ئاماری ژماری دانیشتوانی کردووە زۆر بە مەزبوطی مرکزی قەزاکان هەمووی ئەو قەزانەی کە بە ناحیە و قەزاکان چی بەنسبەت ئەوانەی بڵێن بێکارن ئەوانەی دامەزراون ئەوانەی چاوەڕێی دامەزراندنەکەن هیچ ئامارێکیان کردووە؟ ئاماریان کردووە ئەوە ئیشی خۆیانە ینی ئێمە بەدواچوون ناکەین بۆ بەڵێ ئەویش ینی تا ئێستا ئاماری بێکاری زۆر کەمی کردووە. ینی لە 2010ەوە تا ئێستا حالیان تا گەشتۆتە 2012 تا 2012 لە سا حوتە لەوە پێش گەشتۆتە 2012 گەشتۆتە 2005 لە سا 15 لە سا 12 ئەمە بەنسبەت بێکارە بەڵام ئاماری دانیشتوان ژمارەی دانیشتوان کراوە بەپێ ئەم ئامارانە بەپێ ئەم هینانە هی مرکزی قەزا و ناحیەکان هەمووی کراوە ینی لە بەردەستایە بەپێ ئەم ئامارە هی دانیشتوان لە بەردەستا بووە ینی بەپێ ئەم ژمارەی دانیشتوان ئەم میلاکانە تەوزیع کراوە و ئەم بەشانە بۆی دانراوە هیچ ئامارێکی کە لە بەردەستا نەبووە ینی بڵین بەپی ژمارەی خوێند لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە جیاوازی هەیە خۆی بەس ئاماری تەواوەتی نییە بۆ هین. هیچ پرسیارێکی ترت لێ کرابوو؟ بە نسبەت دەرەجەوە کە بۆ کراوە بە پێوەرێکی ینی ڕئیسی لە ناو هینەکانە هەموو ئەزانین ینی مستەوای خوێننی چەند ساڵ لەمەوە پێش لە ناو جامعەکانە لە ناو پەیمانگاکانە بەرەو نزم چون ینی بەرەو نزم بوونەوە هاتووە ئەمە چەند ساڵێکە تۆزێ احتیمام راوە بە بڵین بە ئاستی بەرزبوونەوەی خوێندن و خوێندکاران لە ناو زانکۆ پەیمانگاکانە دەرەجە زۆر ینی ئەم پێوەرە زۆر زۆر گرنگە چ بۆ خوێندکار چ بۆ دامەزراندیان چ بۆ دوا ڕۆژیان ینی لەسەر ئەمە نەبێ لەسەر چی ململانێ بکرێ ینی تۆ لە مناڵیەوە وا فێرکراوی کە ململانێ بکرێ لەگەڵ ڕەفیقەکە تا ململانێ لەسەر دەرەجە ئەو من لەو زۆر بێنم زیاتر بێنم ینی ئەم پێوەرە پێوەرێکی نی ئەهمال کرێ پێوەرێکە ینی ئەبێ بخرێتە بەرچاو ئەبێ لە بەردەستا بێ. بەڵێ گەر بەردەوام بیت. بەڵێ کاک چیە ئەوێ بخوێنێتەوە تا ئین نەبوو لە کشت و کاڵ وابزانم لە کشت و کاڵە دەرچووی کشت و کاڵە بە شێوەیەکی گشتی وەزارەتی کشت و کاڵ ینی میلاکی کە بۆ دانراوەیان خۆی بۆ خواست و داواکردنی خۆی بە شێوەیەکی گشتی کەمە دامەزراندنی ناو فەرمانگەکانە ینی ئەو اختصاسی کە ئەو داوای کردو ئەوە نەبووە مەسەلەن لە زۆربەی شوێنە یەک بەریان ویستووە ئەو بەپێی خاڵبەندی خۆی بەرکەوتووە دانراوە بۆی خوێندنەکەش خۆی زانێ ینی ئەبێ دابمەزرێ بێ دوای چەند ساڵ خدمەی هەبێ دوای چەند شتێک مەرجێک هەیە کە بخرێتە بەرچاو ئەنجا ئەتوانێ دابمەزرێ بەنسبەت لەوانەیە ئەم خۆی بڵین ئەڵێ یەکەم بووم و بە پلەیەکی باش دەرچووم لەوانەیە پسپۆڕی ئەمیان نەویستووە ینی خەلەلەکە لەوا بووە لەوانەیە ئەم دەرەجەی زۆر باشە بەس پسپۆڕەکەی ئەوە نەبوو ئەو فەرمانگەی ویستی بێتی کەواتە چەند زیرەکیش بوو بێت و چەند هەوڵیشی دابێت و چەند زیاتر لەوانی تریش هەوڵی دابێت لەبەرەوەی پسپۆرەکەی ناویسترێ ئیتر مافیشی بخورێت هەندێک لەو بەڕێزانە ئاماژەیان بەوەدا کە دەربەندی خەم بە نسبەت شارە گەورەکانەوە هەلی کار تایدا کەمترە چونکە دامەزراوەکان کەمترن کەرتی تایبەت تایدا ئیشی کەمترە لەگەڵ ئەوەشە کە خۆیان کێشەی ئەوەیانەیە دنیایەک خەڵکیانەیە دانەمەزراوە دەبینی لە سلێمانی و 15 کەسیان بۆ نێردراوە ئەمە ئێوە تا چەند ئاگادارین و گەر ئاگادارن بۆچی ئەمە کراوە نەدەکرا 15 کەسی شارەکە لە شارەکە تەعین بکرێت و ئەرکەکەی کەمترە و خۆی وابزانم زۆر باشزان لە فۆرمەکان هەمووی مەرجێکی تیا بە شێوازی جوگرافی ینی بە مهینێکی جوگرافی ئەو
خوێندکارە ئەو دەرچووە لە کوێ ئەفزەڵیەت ینی ئەیرێ بۆ خوێندکارە لەو شوێنە بەڵام ئێوە وەکو لە لیژنەی بەدواداچوون ئێوە لە لیژنەی بەدواداچوون و چاودێرین چۆن ئەمەتان بەسەرا تێپەڕیوە ئێوە ئەبێت چاودێری ئەم وەزا بکەن چاودێری ئەوە بکەن بۆ نمونە جێگایەکی وەکو دەربەندیخان خەڵکەکانی ئەوانەی بڵین چاوەڕێی دامەزانن نەکەن چەندین خۆپیشاندانیان کردو پێم وابێ هەموو خەڵکی کوردستان ئاگای لە خۆپیشاندانەکانیان بووە ئێوە وەکوەوەی چاودێری دەکەن بۆچی ڕخنەتان لەمە نەگرتووە کە 15 کەس لە سلێمانی و نێدراوە بۆ دەربەندی ئێمە وەکو چاودێری کردومانە هەمووی بردوینیمان بۆ کردو فۆرم بە فۆرم ئەم تەنەقولاتەکە هەبووە لە بینینە دانانیانە زوربیان دەست بەکاریان ینی باشرەتیان نەکردووە نەهاتۆ ینی نانویستووە زوربیان وتیانە ئێمە ناچین زوربیان ینی خەلەلێک هەبووە لە پڕکردنەوەی فۆرمیانە لە بەڵامەوە تا من ئێستا ناوەکانم لە بەردەستە سەیرەکەی کۆلێژی پەروەردە زمانی ئینگلیزی تایە پەروەردەی زانستەکان کیمیای تایە فیزیای تایە زیندەوەرزانی تایە عەرەبی تایە کوردی تایە کە ئەمە ئەدەبیاتەکانی شەنەندێکیان فیزیای تایە بڵێ لە شارەکە خۆیان ئەم پسپۆریانەیان نەبێت بۆی خەڵکی شارەکە لە شارەکەدا بمەزرێت یاخود ئێوە وەکو لیژنەی بەدواداچوون ئەمەشتان بەسەردا تێپەڕیوە ئێمە هەمووی وردبینیمان بۆ کردووە بەس ینی لستێکی وان نهاتۆتە بەرچاوی ئێمە پاژەوە تا ئێستاش لیژنەی سکاڵامان هەیە لیژنەکە تا ئێستاشەر سەرقاڵی ئەو واتە زۆر بە کورتی وەڵامم بیتەوە خەڵکی شارەکە مافی ئەوەیان هەیە لە جێگای ئەم لیستەی کە ئێستا بۆ نمونە لێرە 11 کەسە خەڵکی شارەکە دابمەزرێت نەکەوانی کە خەڵکی سلێمانین و براون بڵاو خەڵکی شارەکە پسپۆری خۆیان پێداویستی لە شارەکە هەبێ لە شار بەڵام کە چووە قەزایکە هەڵبەت لەو قەزایە ئەمە نمونەیە کە دەربەندیخان نمونەیە کە ڕەنگە لە ڕانیە لە کۆیە لە قەڵاتێ لە هەموو شوێنەکان هەمان کێشاوێ بەڵام من ئەمەم ئێستا لە بەردەستە چکە ئەو بەڕێزانش لە دەربەندیخانەوە بەڵێ زۆر سپاس ئەزیمە خاندێمە لای تۆ گەروەڵامی پرسیارەکان بیتەوە بەڵێ من لەوە دەست پێکەم جوانخان لیژنەی بەدواداچوون و چاودێریکردنی ئەو پرۆسەیە کە دامەزراندنە ئەوەی کە ئێمە متابعەمان کردووە و ئێمەکو ئەندامی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان چەندین جار سەردانی کاک محمەد عوسمانمان کردووە چەندین جار پەیوەندیمان پێوە کردووە چەند جاریش داوامان کرد کە بێتە پەرلەمان هاتۆتە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا هەموو ئەو کێشانە و کەم و کوڕیانە کە هەبووە بە سکاڵای هاوڵاتی داتاشۆ هێناوە لە بەرچاومان لەناو لیژنەیە ئێمە لێپرسینەوەمان لێکردە ئێمە وەکو لیژنەکەم تەرخەم نەبووینە دائیمەن ساڵانە چەند جارێک هەموو ئەو دەستگای دامەزراندنانەی هەولێر و سلێمانیش بەرپرسی دەستگاکان بانکراونەتە پەرلەمان بەڵام ئاخرشت ئێمە کە کاک محمەد عوسمانمان هێناوەتە لیژنەی پەروەردە ئەو سوور بووە لەسەر ئەوەی کە هەڵۆکەم و کوڕی نەکردووە بەڵام هەڵۆکەم و کوڕی بە ئاشکرا دیارە یەکێک لەوانە لە لێدوانێک کاڵێ بانگشتی پەرلەمان نەکراوین ئەوە سەردانی ئەمیان کردو نەخێر کاک محمەد عوسمان خۆی هاتۆتە ناو پەرلەمان ناو لیژنەی پەرلەمان لیژنەی پەروەردە خوێندنی باڵا و هەموو ئەو خروقات و با بڵێن کەم و کوڕیانی کە لە دامەزراندن لە پارێزگا سلێمانی هەبووە خستومانەتە بەردەستی جەنابی و نکۆڵی لێ کردووە ئەڵێ من هەڵە ناکەم من کەسێکم هەڵە ناکەم هەموو ئیشەکانی من ڕاست و شەفافانە بووە بەڵام یەکێ لەو بەڵگانە کەسێک دەکەسن بۆ 15 کەسن خەریجی کۆلیژی پەروەردەی کەلارن لە فۆرمەکانیانە کۆلیژی پەروەردەی کەلار کراوە بە ئاداب ئایا ئەمانە گوناحیان چییە لە بەشی تۆماری خۆیانەوە پشتگیریان بۆ کراوە کە ئەمانە بە ئاداب دانراون ئەمانە هەمومان ئەزانین نوێنەری وەزارەتی خوێندنی باڵای لێبووە نوێنەری وەزارەتی پەروەردەی لێبووە 11 ئەندامی لیژنەی پەروەردەی لێبووە کاک محمەد عوسمان سوورە لەسەرەوەی کە ئەو هەڵەی نەکردووە ببورن دوای ئەوە یەکێک لە خاڵەکانی کە کاک محمەد عوسمان بڵێن وەکو هەموو ئەو دەستگا دامەزراندنە پێوەی پابەند نەبوونە ئەو ئێمە لە پەرلەمان تەزدیقمان کردو ئەڵێن ئەولوێت بدرێ بە گرێبەستەکان بەتایبەتی ئەو مامۆسایانەی کە هەیە دانەمەزراون 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵە بەڵام ئەوانە ئێستش محازرە ئەڵێنەوە بەڵام دەرچوویەک ئەم ساڵ لە 2012 دەرچوو تەعین بووە باشە کامیان مستحقن بە دامەزراندن یعنی ئەو کەسانی کە دێنە سەرجادا ینی ئێمە نابێ بڵێن ئەمانە غەدریان لێ نەکراوە بە حەقەوانە غەدرە تۆ یەکێ لە پێوەرەکانت ئەبێ ئەوانە بێ کە دەرچووی ساڵانی پێشوون کە تۆ تەخەڕوجت کرد ئایا نمرەی ئەخیر هیچ پێوەەر نییە بۆ تۆ کە تەخەڕوجت کرد حکوومەت یان لە کەرتی تایبەت یا لە هەر جێگایە ئەبێت تۆ دابمەزرەی ئەبێ ئیش بۆ بدرۆزرێتەوە مبررێک نییە بۆ ئەوەی کە تۆ نمرەکەت بەرزە و نمرەکەت نزمە ئەمە عیلاقی بەوە نییە دوای یەکێ لە خاڵەکانی ترکە لە دەستگای دامەزراندنی سلێمانی ئەوەی کە جوانخان متابعیان کردی وەکو ئەو لیژنەیە کە متابعی ئیشی سلێمانیان کردی ئەوەی دەربەنی خان 100% ڕاستە ئەوەی چەمچەماڵ
تقریبا 29 کەس لە خەڵکی کەرکوک و لە خەڵکی سلێمانی لەسەر حسابی ژمارەی دانیشتوانی چەمچەماڵ کە بەشی ئینگلیزی لە ناو چەمچەماڵە من بەش بە حاڵی خۆم براژنەکەی خۆم خەریجی ئینگلیزی بۆ 73 هەیە دانەمەزراوە خەڵکی سلێمانیان هێناوە بە دەرەجەی کەمترش لە 2012 ئەمە نمونەیەکە ئەمە نمونەیەکی بەرچاوە کە لە خۆم بینیمە بە شارەکان و شارۆچکەکانی تری بەتەئکید بە هەموو لە هەموو ئەمەی کە من ئەیزانم لە دەربەنی خانە لە کەلارە لە دەربەنی خان و چەمچەماڵ بە دەرەجەی یەک خەڵکی سلەیمانی یان لە چەمچەماڵ خەڵکی کەرکوک و سلەیمانی لەسەر حسابی ژمارەی دانیشتوانی چەمچەماڵ دامەزراون ئێمە حەق ئەدەینە خەڵکی کەرکوک کە ئەو ژمارە پێوانەی کە خۆی بۆیان دانراوە 1500 دەرەجەیە خەڵکی کەرکووکیش حەقی هەیە بەسەر هەرێمی کوردستانەوە کە ئەو ژمارەیان بۆ دابمەزرێ بەڵام ئێمە ناڵێن لەسەر ئەوەی کە لەسەر دەربەنی خانیە لەسەر چەمچەماڵ تۆ بەپێی ئامارێک بەهۆی ئەوەیە کە لیژنەی چاودێری بەدادا نەخێر ئەمە بەپێی خاڵێکە نەخێر لێرە کێ بڵێ خەتاکەوێتە سەر ئەو کەسانی کە ئەم ڕێنمایانیان دەرکردا لە خاڵەکانە ئەڵێ ئەوانەی کە خەڵکی دەرەوەی شارن دەرەوەی هەرێمی کوردستانن بۆیان هەیە بە ئەوەی کە بڵێن کارتی زانیاریان هەبێت لە هەرێمی کوردستان ئەم بۆ خۆی دەرگای کردوەوە کە خەڵک کارتی زانیاری دروستکە و بە تەزویر کارتی زانیاری دروستکە و لەو شارانێشە و حەقی کۆمەڵە گەنجی خەڵکی ئەو شارە بخوات بەڕاستی ئیساوی کە لە چەمچەماڵ کراوەی لە دەربەنی خان کراوە ئەمەی ڕێ پێداوە کە لە ڕێنمایەکانی لیژنەی باڵای دامەزراندن هاتووە ئەڵێ ئەو کەسانێک کە ئەمەزرێن لە دەرەوەی هەرێمیش بن بەڵام کارتی زانیاریان نەبێ خۆت ڕێت پێداوە بە پێی ڕێنمایەکانی خۆت دەرگات کردوێتەوە بۆ ئەوەی کە شارێک حەقی شارێکی تر بخوا ئێمە لەگەڵ ئەویان هەموو شوێنە حەقی خۆی پێ بدرێ لە مەسەلەی دامەزراندنەکانە بۆ وەڵامی ئەو بەڕێزانیشی کە پرسیاریان کرد ئەوانەی کەوتیان 2011 دامەزراوە لەلایەن وەزارەتی پەروەردە و کاکە هیچ وەزارەتێک نەیتوانێت خەڵک دامەزرێنە بەڵام ئەو کەسانێک کە لە دەستگای باڵای دامەزراندنەکانن یان ئەو کەسانە ئەم ساڵ بە شێوەیەک لە شێوەکان بە فێڵێک خەڵک ینی بەدەر لەوەی کە ساڵانی پێشوو لە ڕێی وەزارەتەکانەوە واستە واستەکاری و دەستێوەردان هەبووە ئەم ساڵ بە شێوەیەکتر بووە کە هەستی پێ نەکرێ لە خوارەوە لە فەرمانگەکانەوە لە یەکە ئیداریەکانەوە لە تربیەکانەوە با بڵێن لە جێگاکانەوە ناوەکان بەرز کراوەتەوە بۆ کاک محمود عوسمان بۆ دەستگای دامەزراندنی هەولێر بۆ دەستگای دامەزراندنی دووهۆک چی پەیوەندی هەیە بە بەرپرسی یەکە ئیداری شارێکەوە بڵێ من پێویستم یان پەروەردەیەکەوە بڵێ من پێویستم بە تۆ خۆت پێوەرت داناوە بۆ دامەزراندن ئەو لەوێت ئەدەی بەوانەی کە کۆلیژی پەروەردەیان داواتەوە کردووە بە پێی نمرە و بە پێی ئەفزەڵەتی شارانی ساڵانی پێشووی بەڵام تۆ هاتووی لێرە داوا لە خۆیەکەی ئەڵێ من دەستگای دامەزراندن کاک محمد عوسمان من پێویستم بە دەرچووی کۆلیژی پەروەردەیەکە زمانێکە ئادابێکە ئەمە لێرە کاک محمد عوسمان بووی دابینەکە و بووی ئەنێرێ لایەکە و کاک محمد عوسمان یان بڵین دەستگای دامەزراندنەکان هەموو هەرسێ شارەکە بەم شێوەیە ینی ئەمە ڕێگایەکە لە ڕێگاکان بۆ چوونە ناو پرۆسەی دامەزراندن بە شێوە گەندەڵەکەی کە لە ساڵانی پێشوە هەبووە بەڵام بە شێوەیەک لەسەرەوە بە شێوەیەکی مؤسساتی خۆی پیشانەدا بەڵام لە خوارەوە من داوا لێ دەبەرپرسی یەکە ئیداریەکەکەم دەرچووی زانستە سیاسەکانم ئەوێ دەرچووی کۆلیژی پەروەردەم ئەوێ دەرچووی ئابووری ئیدارە و اقتصادم ئەوێ ینی تۆ لێرە خۆت دەبێت بزانی دائیرەکان ئەو دام و دەستگا و دائیرە پێویستی بە چی خەریجیەکە بۆ ئەو شوێنە ئەبێ مؤسسەکە بزانێ نەک ئەو لە خوارەوە بڵێ لەم حاڵەتە بڵێ قسەکانت چڕبکەیتەوە سوپاس دەکەم بڵێ بۆی کاتی مامۆستام جەد یەک خاڵی تر کە ئەو باسمان کرد کە ئەو بەڕێزە پرسیاری لەوە کرد کە بەشی ڕاگەیاندنەکان بۆچی دانامەزرێن ئەمانە بۆچی تەخەڕوجیان پێ ئەکرێ من ئەڵێ مەگە تەنسیقێکی باش هەبێ لە نێوان وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە حاڵمان من حاڵە ناگەیشت چونکە ئەو کۆلیژانەی کە ساڵانە دەرچوو بەرهەمەیەنێت ڕەنگە بازاڕی کار ڕەنگە مؤسسەکانی حکوومەت ڕەنگە وەزارەتەکان پێویستیان پێی نەبێ بەڵام ئەم تەنسیقە ئەبێ لەگەڵ وەزارەتی پەروەردە ساڵانە پێویستی بەچی دەرچوویەکە ئەبێ وەزارەتی خوێندنی باڵا ئەو کۆلیژانە پەرە پێ بدا و زیادی کە و ئەوانەی تر احتمالە بڵێم ئەتوانێت بەنسبەت پرسیارەکەی بەناسخانەوە بێ بە دو قسەی من ئەڵێم بەشی ڕاگەیاندنەکان ئەوانەی کە بەشی ڕاگەیان هەموو دامەزگایەکەی لەسەر ئامادەیە پیشەیەکان ئامادە پیشەکان جواب بدەمەوە بەڵێ زۆر بە کورتی چکە کاتم نەماوە من بۆ ئەو جوابێ ئەو بەڕێزە کەوتی ڕاگەیاندن کارەکان هەموو وەزارەتێکی حکوومەتی هەرێمە تاپ و فەرمانگەکانش پێویستیان بە ڕاگەیاندن کارێکە بەشی ڕاگەیاندنی ئەو وەزارەتە بەشی ڕاگەیاندنی ئەو فەرمانگەیە و هەروەها پێویستیان بە هەموو کەسێک لەو وەزارەتانی حکوومەتی هەرێمی کوردستان بە توێژەرە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی زۆر زەرورە لەناو هەموو دام و دەستگا و مؤسسەکانە هەبێ پێویستمان بە بەشی یاسایی هەیە لەناو هەموو دام و دەستگا و مؤسسەکان کە قانونیەکان و زانستە مرۆڤایەتیەکان دابمەزرێنێ بەڵام لای ئێمە ئەمانە هیچ ئەولویتیان بەشی فەلسەفە
ئێمە ساڵانە کۆمەڵی خەڵکمان دەرەچێ هیچ وەزارەتێک هیچ دەستگایە کە لە خوارەوە داوا کا بۆ دامەزراندن ناڵێ من فەلسەفەم ئەوێ مجبورن ئەوان هەروە بمێنەوە دانەمەزرێن بۆیە من لێرە ئاڵێم تەنسیقێکی باشە بێ لە بنێوان وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵایە ئەکرێ هەنێک کۆلیژ و بەشەیە زیاد بکرێ هەنێک کۆلیژ و بەشەیە دابخرێ لەوانە بەشە کۆمەڵایەتیەکانە ئەو پرسیارەی ئەو خانمە چونکە کاتی مامۆستایە سە لە کاتی مامۆستا خۆی بۆ پیشەیەکان بەنسبەت پیشەیەکانەوە ئێمە وەکو ئەندامی لیژنە زۆر ئیشمان لەسەر کردا زۆر سکاڵا و داواکاری بەشی پیشەیەکان گەیشتوتە لا ئێمە کە یەک دانا ئەمەزرێن دوو بەپێی ئەو بڕیاری کە بەپێی یاسای وەزارەتی خوێندنی باڵا بەشی پیشەیەکان بۆیان نییە لە زانکۆ پەیمانگاکانە وەربگیرن تەنها یەکەمەکانیان نەبێ بەڵام ئێمە لە ئەم ساڵا لە یاسای زانکۆ ئاهلیەکانە جێ ئەوەمان کردەوە کە ئەو یاسای هاتوۆتە بەردەست ئێمە لە پەرلەمان لەم خولە ئێمەیە کە تعدیلمان کردووە بۆ بەشە پیشەیەکان وەکو جەنابتان ئەتوانن لە زانکۆ تایبەتەکان هەموو بەشە پیشەیەکان لە اختصاصەکانی خۆتانە بخوێنن بەڵام کەواتە ئەو تەناو کێشەیان چارەسەرکراوە بەڵێ ئەو کێشیان بۆ مەسەلەی دامەزراندن ئێمە لەگەڵ وەزیری پەروەردەیە لەگەڵ وەزارەتە جیاجیەکانە یان لەگەڵ حکوومەتە ئەڵێ ئێمە ئەمانەمان بۆکو پیشەکاردا تەخەڕوج پێکردووان نەک بوو ئەوەی کە ئێمە پەرەیان پێ بدەین و بۆ وەزانکۆ و پەیمانگاکان مامۆستا لای تۆ گەر قسەکانت بکەیت وەڵامی پرسیارەکان بەزبێتەوە سوپاس دوو سێ پرسیار کە ئاراسی من کرا هەمووی لە یەکتەوەریاکەوە بێتەوە ئەو ژەوەیە کە بەڕێزێک وەبزەم کاک سابیر پشدەری بوو ئەڵێ ئایا هاندانی خەڵک بۆ تەعینبوون وەکو پۆلیس و لە سلکی عسکەری و ئاسایش جۆرێک لە هاندان نییە بۆ ئەوەی کە خەڵک واز بێنێ لە خوێندن و ڕووکاتە ئەو سلکە لە ڕاستیا ئەو پرسیارە و پرسیاری ئەو بەڕێزەی تریش کە زۆر جار ئەوانەی کە لە ئاسایش تەعینە بن کەسانێکن گوێ نادرێتە پسپۆڕیەکەیان بەڵکو دەرچووی هەر شتێک بێت لەوە چە وەرگیرێت بەپێی بەڕێزی شەر لەناو بەرنامەکە لە پشتی کامێرا و پێی وتم وتی ڕۆشتون بۆی وەکو پۆلیس و ئاسایش و ئەم شتانە تاین بینوتیانە شەڵڵا خۆزگا خەریکی زانکۆ نەبوونایە بەڵێ قسەکانت ئەمە طبعاً لەگەڵ پرسیارێکی تر کە ئایا مافی خۆمان نییە کە خۆ پیشاندام بکەین و ڕێگە بگرین و جۆرێک لەو حاڵەتە کە ئێستا هەیە بۆ سەرجەم ئەو پرسیارانە من ئەڵێم لە ڕاستیە لەوە دەست پێ بکەم بەڵێ مافی خوێندکارانە مافی هەموو تاکێکی ئەم کوردستانەیە کە داوای مافی خۆی بکاتوە هەموو شێوازە مەدەنیەکان بگرێتە بەر بۆ داکۆکیکردن لە مافەکانی خۆی کە ئەبێ سیستمیش ڕێکی خادوە یاسا ڕێکی خادووە ڕخنەی جدی هەیە لەسەر یاسای خۆپیشاندان کە ئەبێ بە شێوەیەک بێت کە مافی هەموو کەس دابین بکات لەبەرەوە من داوا ئەەکەم بۆ ئەوە و بۆ هەموو داخوازیەکی تر کە چارەسەری ڕیشەییمان بۆ دەستەبەر بکات کە چارەسەری ڕیشەیی لە ڕاستیا ئەوەیە کە ئێمە دام و دەستگاکان پرۆفیشناڵانە مامەڵە بکەن لەگەڵ هاوڵاتیەکانی خۆیان و بەپێی ئیختساس و بەپێی پسپۆڕی و بەبێ بەدەر لە حیزبایەتی دو قسەی خۆم لە ڕاستیا ئەمەیە کە ئێمە بۆ دەرچوون لەم چەق بەستویی کە ئێستا هەیە و بازنەیە کە ئەسوڕێنەوە ئەوەیە کە ئێمە لە بەڕیشەیی داخوازیمان بەرزکەینەوە بۆ چارەسەر کە ئەو داخوازە ڕیشەیەش بریتێن لەوەی کەم ئێمە پیاچوونەوەی تەواو بکرێت لە سیستمی سیاسی هەرێمی کوردستان بەوەی کە مافی هەموو هەوڵاتێک بدرێت و حیزبایەتی دەربهێنێت لە دام و دەستگاکان و لە جاتی ئەوە هەموو کەسێک بە مافی خۆی بگات ئەمەی کە ئێستا خەڵکی تووڕە کردو بریتی نیە لەوەی کە بۆچی تەعین نابێت بەڵکو بە پێچەوانەوە ئەڵێ بۆچی کەسانێکی تر شایەن نین و تەعین بوون لەبەرەوە چارەسەرکردنی ئەوە پێما بێت جۆرێک لە دادپەروەری جۆرێک ئاوەکە بە دەرونی گرگرتووی ئەو خەڵکەیە ئەگەر هاتوو بەداپەروەرانە مامەڵەکان پرسیارێکت لێ یەکەم وەکو دواقسەی خۆت گەروەڵام من بیتەوە ئەڵێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕەخلە لە شێوازی دامەزراندن دەگرێت و ئاشکرای دەکات پارێزگای سلێمانی بەبێ ئاگاداری و بەشداری ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیاری لەسەر مافی دامەزراندن داوە ئەمە چییە؟ زۆر بەکوتی بڕیارە طبعاً لە ئەنجومەنی وەزیرانەوە یەکسەر نێراوە بۆ ئاراستە کراوە بۆ مەکتەبی پارێزگار لەوێ بەبێ ئەوەی ئێمە ئاگادارکەینەوە ینی ئاگادار بین لەو کتابە هیچ ئاگادار نەکرابووینەوە کە ئەم کتابە وەڵامیان چی بوو بۆ ئێوە کە ئێوە وتان بۆ ئێمەتان ئاگادار نەکردوتەوە ئێمە بەرپرسیش نین لە دامەزراندن چەند خەلل و کێشەشی تیا بێ ئێمە بەرپرسین وەڵامی ئێوان چی بڵێ ئەوە بوو خۆمان کێشایە لە لیژنەی دامەزرانن بە هیچ نەوەیەک ینی بڕیارمانداکەوە دەست نەخەینە هیچ کارێکەوە لەم
عزیمە خان دو قسەی خۆت زۆر بە کورتی دو قسەی من ئەوەیە حکوومەت جارێکی تر بە خۆیان بچێتەوە ئەو هەموو دامەزرانانەی کە لابەلە ئەکرێن ساڵانە لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە بە لیستی جیاجیا و هەر جاری چەند کەسێک و لە جێگایەکە حەقی ئەو کەسانەی کە مستحقن بە دامەزراندن مافی هاوڵاتیان وەکو یەکە لەبەرەوەی زۆرترین ناڕزایی وەکو دکتۆر باسی کرد لەسەرەوە نییە کە دانەمەزراون لەو بڕواایە مەگەر بە شێوەیەکی عادلانە و شەفافانە بکرایە هەموو کەسی حەقی خۆی وەرگێ حکوومەت ئەو ڕێژەی کە دایناوە دای بمەزرێنێ هیچ ناڕزایەتی و شەقام ناگیرێ لە حکوومەت بەڵام ئەوە حکوومەت خۆیەتی کە بە لیستی جیا و بە کۆمەڵ و بەشی جیاجیا هەر ئەم ماوەی پێشوو لە ئەنجومەنی وەزیران 11 کەس دامەزراوە بە بێگەڕانەوە بۆ ئەوەی کە هێشتا یاسای بودجەی 2013 پەسەند کرێ ساڵی پار 2000 کەس تعین کرا بوو پێش 25000 کەسەکە بێجگەلەوەی کە لە چەندین لاوە خەڵکدا ئەمەزرێەوە کە ئەو بەڕێزە باسی کرد کە 2011 و بەبێ ئەوەی لە دەرەوەی پرۆسی دامەزراندن دامەزراوە بۆیە من هیوادارم ئەم پرۆسەیە ئەم شێوە دامەزراندن و لابەلایەنە کۆتاییان پێبێ بە شێوەیەکی ڕاستگۆیانە و شەفافانە هەموو هاوڵاتی حەقەوە پێ بدرێ و سوپاسانە سپاس بۆیەوە سپاس بۆیەوە بڵێ بینەرانی عزیز سوپاسی تەواوی میوانەکان مەکەم سوپاسی ئەو میوانانە شەکەم کە لە ڕێگەی دوورەوە هاتوون و ئەرکیان کێشاوە بۆ بەرنامەکە ئێمە پرسیار و چ میوانەکانی بەرنامەکە پرسیاری زۆریانە بۆ ئاراستەی نوێنەری حکوومەتی بکەن بەڵام نوێنەری حکوومەت لە بەرنامەکە وەکو باسم کە لەناو بەرنامەکە نامەوێت بڕۆمەوە سەروردەکاری ئامادە نەبوو لە بەرنامەکە بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەرنامەی بەکراوی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت. دەستان خۆش بێ زۆر دۆست سپاس.